ئێرە بەردەم گۆڕستانی سەیوانە لە سلێمانی. هەموو ڕۆژانی هەینی دەکرێت بە هەفتە بازاڕێک و فرۆشیاران کەلوپەلەکانیان بۆ فرۆشتن نمایش دەکەن. ئەوانەی کە سەردانی ئەو بازاڕە دەکەن زیاتر کەسانی هەژارن و بۆ کڕینی کەلوپەل و پێداویستەکانیان ناتوانن پشت بە بازاڕەکان ببەستن. لە ڕووی نرخیشەوە جیاوازی زۆری هەیە لەگەڵ بازاڕدا. پێسای بزنە بڕۆ لە بازاڕان بکرا 25,000 تیەچێت. لێرانە بە 7,000 کریبە. فەرقی هەیە وایە؟ ئەم بەس ئەو سفەتە هەیە. دوکان زەریبەی لەسەرە، شاگردی هەیە، کارەبا هەیە، ئاوی هەیە، مۆلیدی هەیە، هەمووی خاتە سەری. ئێ فەقیش ناتوانێت. ئەوسە 25,000 تا 7,000 شەری فەرقە. ئەم بازاڕە لەبەرەوە باشە هەرزانە. بۆ ئێرە هەموو هەفتەیە. هەموو هەفتەیەکی؟ بەڵێ. ئەوەی کە بتەوێت؟ بەڵێ. ئەوەی کە بمە لێرەی کڕم. لەلایەن شارەوانی و لیژنەکانی قایمقامێتەوە ئەو شوێنە سەرپەرشتی دەکرێت و ڕێگە بە فرۆشتیاران دراوە کە لێرە کەلوپەلەکانیان بفرۆشن بەو مەرجەی زێدەڕەوی نەکەن. هەندێکیان دەڵێن نرخەکانی ئەوان لەگەڵ بازاردا جیاوازی زۆرە چونکە ئەوان هیچ باجێکیان لەسەر نییە بەڵام دوکاندار بە پێچەوانەوە. وەڵای لە هەموو شوێنێک و خەڵکێت خەڵکی لادەکانیە و قەزاو نەحیەکانیە و خەڵکی ناو شاری تایە و بەڵا شارەوانی هێنە جاری وا هەیەڵێ ڕێتان گردۆ بیبەنە دواوە و بەس باشن ئیتر هاوکاریمانەکەن و ئیتر ئێمەش بە قسەیانەکەین. وەڵا سیاریتر هەیەی چۆن نەراوەڵا هەرزانترە لێرە هەرزانترە لە بازار کرێ دوکانەدا و ئێمەش سەڵ ماواسیە بەم دار و عەمودا کرێ نادەین لەبەرەوەی کە کرێ نادەین ئیتر بۆ خەڵکەکەش ئێمەش چاومان لێوە بێ و باشە ئیتر خەڵک هەیەی فەقیرە یارمەتیە دەین بەکەمتر دەین یەکەیچەکە هەیشە دەوڵەمەنە گوێی ناداوەنە مەعامەلە ناکە و عەزیەتمان بدە. بازاڕەکە لە کاتژمێرەکانی بەرەبەیانی هەر ڕۆژێکی هەینیەوە دەکرێتەوە و تا بانگی نیوەڕۆ بەردەوام دەبێت. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن پێویستە ئەو شوێنە لە ژێر چاودێری وردی لیژنەکانی قایمقامیەتدا بێت و کەلوپەل و خواردەمەنیەکان پشکنینیان بۆ بکرێت بۆ ئەوەی بازاڕێک نەبێت بۆ ساغکردنەوەی کەلوپەلی بەسەرچوو.